خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لەبێ لەگەڵ ئاوکارانم بەیەکەوە پانۆڕامایم شەوتان پێشکەشەکەین ئەو چیرۆکە تراژیدەی کە ماوەیەکی زۆر ئێمە لەگەڵ میوانە عزیزەکانمان بەرنامەی لەسەرەکەین و زانیاری و شرۆڤە و تاوتویەکەین خەریکە لە شوێنێک سەردەرەهێنێ کە دەرەنجامێکی دڵخۆشکەری هەبێت لانیکەم بۆ چەند مانگێک ڕێکەوتنێک کراوە نەوت ئێستا لە ڕێگەی سۆمۆ دەڕوات و هەناردە دەکرێت ئێمەش چاوەڕوانی ئەوەین کە موچە دابش بکرێت بۆ موچەخۆر و فەرمانبەران و تەنانەت بازاڕەکانی هەرێمی کوردستانیش ئەم ڕێکەوتنە چۆنچۆنیە زۆر کەس دەستی لەسەر دڵێتیایە بۆ 3 مانگەیان بۆ داهاتوو چۆنچۆنیە بێ ئەمە ئەبێتە بەرمەبنای ڕێکەوتنێکی باشتر ژیان و ژیاری خەڵک لە دوای ئەو هەموو ماندووبوونە ئەتواندرێ بەرەو باشی بڕوا گفتوگۆی ئەم شەومان لەگەڵ بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی لیژنەی دارایی لە خولی پێشووی پەرلەمانی عێراق وئینشاڵڵا بۆ داهاتووش سپاس مامۆستا بەخێر بێ سپاس دەکەم میسریڵێن من بۆ ئەگلی باب السەمە وانە خوا بەخێر بێ مامۆستا من ئەوێ هەر لە پەیجەکەت عادەتەن سێرچەکەی بزانی چی دووتوە چی نەوتراوە شتێکت داناوە لە پەیجەکەت ماتۆڕێکت بەدەستێ مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید و ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری و لە شوێنێکی تریش پەتاتت بەدەستەوەیە بابەتەکەی چێ ڕەبتیان نییە ئەمە بۆ ینی ماتۆڕەکە و پەتاتەکە بوو بەناوی خۆی بەخشندەی مێرەبان یەکێک لەو خەسڵەتانەی کە هەمە کاگزاناوە فەخری پێوە کەم سادەیە الحەمدولله ینی ئەو سەردەمەی کە لە ژیانی پێشمەرگایەتیە هەمیشە حەزمە کرد لەگەڵ پێشمەرگا لە ناو پێشمەرگەکانە نان بخۆم هەڵسوو کەوت بکەم جلێکی سادە و ساکارم لە بەرابێ کاتێک بانگ مەکەن بۆ بەرنمەیەک ئەگەر بزانم ماوەستۆفیقی برام برا گەورەکەم نامبینێ ئەو بە کراسێک و پانتۆڵە کۆڕم بەس کێشە ئەوم هەیە ئەگەر بیبینێ اینجا دوای تەلەفۆنەکە و ناڕەحەت دەبێ نابوو بە کراس و پانتۆڵەوە اینجا کە ئەچم بۆ هەڵەبجە بۆ تەعزیە یا لە شوێنێکم بینی ئەگەر جلی کوردیم لەبەر نەبێ تقریبا لێم نیگەرانە بێ بۆیە بە تەبیعەتی حاڵ حەزم لە ئەو جلوبەرگی سادەیە مەسن ئەو یەکێک لەو ڕسمانەی کە پەتاتەیەکی برژاوم پێ لە ژیانی پێشمەرگایەتیا زۆر حەزم لە پەتاتەی برژاوە کرد جا ئێستا ئەو تام و لەزەتەی هەر لام ماوە ناوبەناو کە ئیشەکەم لە ئەو باخە بچکۆلانەی کامە پەتاتەیەک دوانە برژێن و چایەکی سەر خەڵوز دەمەکەم و اینجا دەسەکەم بە پەتاتەی برژاو خواردن بەنسبەتەوە ماتۆڕەوە ماتۆڕی تقریبا برازایەکمە ئیتر ئەو ڕۆژەوتم بێنە بە خۆم فێرکەم دوای زانی مامۆستا نەوەڵا بەزوتم ئەکرێ فێرمکەی وتی ئەکرێ بەس نازانم تا چ ئەندازەیەک ئەتوانی بۆیە وتم کەواتە ڕسمێکم بگرە با بڵێم ماتۆڕیشم گرتووە بەدەستەوە اینجا ماتۆڕم گرتووە بەدەستەوە نەگلیە خوڕم هەر جارێ بەس بەدەستمەوە گرتووە زۆر باشە ئینشاڵڵا بە ماتۆڕەکە بڕۆین بۆ مەسەلەی پرسی موچەکە یان هەر بە شتی خێراتر بەشتی خێراتر ڕۆین ئەم جارە بۆ موچەکە چونکە دوجار ئەوەی کە لە 2014 ئێمە باسمانە کردووە هاوارمان نەکردووە دەیان ناو ناتۆرەیان لێ ناین بەداخەوە پێشۆ بچینە سەر ئەوە لە وتارەکە شاڵە بۆ نەبووم بە مەکتەبی سیاسی تەبەن کۆنگرەی کۆمەڵی دادگەری کۆنگرەی 5 بەسرا و من سواسی لێرە و لە کاتی خۆشی نووسێنێک سپاسی بەشداربووانی کۆنگرەم کردکە من بە حکمەوەی نەمتوانی ئەمری قەبزم هەیە ناتوانم بچمە هەولێر و لە 32 مەتار و منفەزی حدودی ناتوانم عبور بکەم لەو شوێنانەوە بۆیە تاوانەکەم ئەوەیە باسی موچەی فەرمانبەرانم کردووە باسی ئەوم کردووە کە هەرێم پابەند نابێ بە یاسا و دەستورەوە پابەند نابێ بە قەراراتی مەحکەمەی ئیتیحادیەوە و موچەخۆرانی هەرێم بوونەتە قوربانی نێوان حکوومەتی بەغدا و حکوومەتی هەرێم ئەو تەسریحانە داواکاری گشتی لە هەولێر دیارە تەوجیهیان داوە بە یەکێک لە مەحکەمەکانی هەولێر و ئەمری قەبزیان بۆ دەرکردوم ئێستا دوو محامیم گرتووە کۆمەڵ خۆی محامێکی بۆ داوین کردو منیش خۆم محامیەکم گرتووە داوای ئەوەم کردووە کەیسەکەم نەقڵ کرێ بۆ سلێمانی بۆ ئەوەی سەربەرزانە بچمە بەردەم دادگاچکە ئەو ڕۆژەی کە کەیسەکە مەگاتە سلێمانی بۆ بەیانی ئەچمە بەردەم دادگا و ملم لەموو باریکترە بۆ بڕیاری دادگا بۆ ئەو تۆمەتانی کە خراونەتە پاڵم کە
ڕەنگە جێگەی فەخر و شانازی بن بۆ من کە لەسەر مافو قوتی خەڵکی ئەدرێن بە دادگا بەنسبەت بەشداریکردنم یا ئەو پۆستەی کە نووسیومە بۆ کاندید نەبووم بۆ مەکتەبی سیاسی طبعا سەرکردایەتیمان هەڵبژارد و سوپاس و دەستخۆشیم بۆ برایانی بەشدار بوو برایان و خوشکانم لە کۆنگرەی پێنجی کۆمەڵ بە غیابی خۆم پلەی هەشتەمیان پێبەخشی بووم 474 دەنگیان پێدا بووم لە کاتێکا ئەمە تقریبان لە کۆنگرەکانی ئەحزابان نادرە کە کەسێک لەوێ نەبێ و ئەوەندە متمانەی پێ بکرێت بۆیە چاوەڕێ ئەوەم لێ یەکرا کە خۆم کاندید کەم بۆ مەکتەبی سیاسی هەم کەسوکارم هەم هاوڕێکانمایان پرسی هەم کەوادیر ناو حیزب بوتیان بە حکمەوەی علااقاتێکی فراوانم هەیە بە تایبەتی لە بەغدا هێزە سیاسیە شیعی و سنی و کلدان و ئاشووری و هەموو هێزە سیاسیەکان لە بەغدا لە مستەوای قیاداتیان ناسم وە سەفارات هەموو ئەناسم وتیان ئەگەر بچیتە مەکتەبی سیاسی و علااقاتی کۆمەڵ لەو مەرحەلەیە جۆرێک لە بەرەو پێش بدن وتم عوزرم بۆ هێنانەوە کەم ناتوانم بچمە مەکتەبی سیاسی بە حکمەوەی من ئەمری قەبزم لەسرە ناتوانم بچمە هەولێر کەواتە نیوەی کۆبوونەوەکان کۆبوونەوەی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی کۆبوونەوەیەک لە هەولێرە کۆبوونەوەیەک لە سلێمانیە کەواتە من نیوەی کۆبوونەوەکان حزورم نابێ ئەبمە نیو مەکتەب سیاسی ئەگەر خوای گەورە بیکا بەنسیب و بچمە بەغداش ئەو کۆبوونەوەکانی سلێمانیشم لەدەسێ بۆیە نامێ بمە کەسێک کە جێ بگرێ جێ لە خەڵکی تر بگرێ ڕێ بگرێ لە خەڵکی تر بۆیە ڕەنگیشە مەسایلی سیاسی و ئەوانە ڕاستە لە پەیوەندی و لە علااقاتە و لە دیبلۆماسیێتە هەندێک شارزایم هەیە بەڵام ئەو تەجروبەی کە هەمە لە مەجای پەرلەمانیا و لە مەجای ئەنجومەنی پارێزگا و نوێنەرایەتی خەڵکە بە شایەدی یار و نەیار شایەتی ئەویان داوە کە لەو پرۆسەیە سەرکەوتوبمەوە کاکزانە تەبیعاتێکم هەیە کە ئیشێکم گرتە دەست شەو ڕۆژی بۆ خەمە سەریەک مەسەڵەن بیرم دێ لە کۆبوونەوەکانی 2021 بۆ موازنەی فیدراڵ 500 سعات کۆبوونەوەمان کردووە کە هاتمەوە بۆ سلێمانی با بڵێن سەحبی فەقەراتیان بۆ کردم ئەوە نەدانیشت بووین تووشی ئازارێک بووم بۆیە ئەوەی موازنە وترابێ لە 2006ەوە هەتا 2021 و 23 و 24 و 25 کە خۆم لەوێ نەبووم هەموویم یا لایە یا ئیطلاعم لەسەر هەیە یا خوێندومەتەوە بەکالۆرۆسێکم هەیە بە تایبەتی لە مەجای موازنەی ئوسرە و موازنەی موەسساتە ئەتوانم بڵێم شارەزایەکی باشم هەیە بۆیە ڕەنگە من گونجاو بم بۆ ئەو پۆستە چکە لای من گرنگە پەرلەمانتار اختصاصی بێ یعنی مختص بێ لە یەکێ لەو بوارانە یا قانون یا مالیە یا ئیدارە بە تایبەتی پەرلەمانی عێراق و اینجا زمان زانین خاڵێکی ضروریە بۆ پەرلەمانتاری بەغدا بۆیە عوزم هێنایە بۆ برادرانم بۆ ئەندامان کە من نابمە لە بەغدا باشترە ئەگەر بوونم لە بەغدا خزمەتی زیاترەکە هەم بە خەڵکی کوردستان چونکە ئەوە مامۆستای سەرۆک شایەتی ئەوەی بۆدام لە یەکێ لە وتارەکانیا و بڵاویشم کردووە کاڵێ ئێمە وەکو هێزە سیاسیەکانی دیکە نین دەستی ئەندام پەرلەمانەکانمان بەسین وەکو ڕۆبۆت مامەڵە بکەن مامۆساحمەمان هەیە لە بەغدا بۆ زۆر بابەت پرسی نەکردو نەگەڕاوەوە بۆێمە لە بەرەوەی بەرژەوەندی خەڵک بووە کاکزانە پێویستی نەکردووە بگەڕێمەوە بۆ کۆمەڵ چکە بەرژەوەندی خەڵک بەرژەوەندی کۆمەڵیشە بەرژەوەندی کۆمەڵ بەرژەوەندی خەڵک بێ ئەو هێزانە بنە خزمەتکاری خەڵک ئەگەر نا بۆیە عوزم هێنایەوەکەوت هەندێک جارێەوە لەگەڵ یەکێتی زیاتر هەما هەنگتان هەیە و ئەوەندەی لەگەڵ کۆمەڵی دادگەری بابەتەکەەوە بوو یان بابەتەکەەوە بوو کە یان تێگەیشتێکی هاوبەش هەبوو زانە من لە ماجای موازنە کە لەوێ قەزیەکە من مقڕی لیژنەی مالی بووم هەموو جارێ جگە لە پارتی ینی هەموو هێزەکانی دیکە بە حکمی اختصاسەکەم یەکێتی 21 کورسی بوو یان و تۆ چ بڕیارێکەدا بەس دەست بەرزکەوێ ئێمە لەگەڵ تا دەست بەرزەکەینەوە ئەو کاتێ بزوتنەوەی گۆڕان برای بەڕێزم کاک ئارامی شێم هەمەوە ئەو کات لەوێ بوو برایانی یەکگرتوو لە مەجای مالیە من تەفاوزمە کرد بۆ هەرێمی کوردستان بەس لەگەڵ پارتیا لە بەرەوەی هەر لە بیدایەتەوە ناکۆک بووین ئیتر ئەوان دای من هەرچیم وتبێ ئەوان پێچەوانەکەیان کردووە بۆیە قانونی ئیدارەی مالیش ئەو فەقەرانەی کە من کاتی خۆی وتم با ئەم فەقەرانە تێ نەپەڕن هەر بە عینادی تیان پەڕان ئەوتانە ئێستا بۆتە گرت بۆ هەرێمی کوردستان زۆر باش ئێستا بابینە سەر ئەو ڕێکەوتنە ئەخیر کە زۆر ئەوترا با نەوت ڕادستی سۆمۆ بکەین نەوت ڕادستی سۆمۆ کراو لەسەر خێر تقریبا ئەمڕۆ دوو ڕۆژ دوم ڕۆژە ڕوا هەناردا کرێ ئەم ڕێکەوتنە باشەکانی چی بۆ مامۆستا تا چەند
کاریگەری لەسەر ژیان طبعا لە 2014ەوە ئەم گرفتە دروست بووە نەود نەڕۆیشتۆ بووجە قەتع بووە لە 2010ەوە دەست پێەکە لە 2010 حکوومەتی اتحادی دەوایەوەکە راپۆرتێکی بدەنێ هەرێمی کوردستان راپۆرتێکی بداتێت لەبارەی ئەو نەوتەی کە لە 2009 دەستی کردەوە بە هەناردەی لە 2010 ئەوە لە موازنە هاتووە لە 2011 100,000 بەرمیل دیارەکە هەرێم بەشدار بێ لە 12 بێتە 150 لە 13 بێتە 175 لە 14 بێتە 400,000 بەرمیل بەڵێ سەی لەوایە وەزیرە کوردەکان ئیمزای و 400,000 بەرمیلیان کردووە 5 وەزیرمانە ئێستیانیان نیمزای کردووە بەڵام هەرێم پابەند نەبووە بە هیچ کام لەمانە لە 2015 بێتە 550,000 بەرمیل ئەوە ئیتفاقیەکەی 2015ە کە هەرێم 6 مانگ پابەند بوو بە جوزێکیوە دوای وەزیری سامانە سروشتیەکان ئیلغای ئەوەشی کردو نەوتیان بەسەر بەخۆ نار لەو کاتەوە هەتاوەکو ئێستا هەرێمی کوردستان نەوتی ڕادستی حکوومەتی اتحادی نەکردووە ئەتوانین بڵێن لەو کاتەوە تا ئێستا ئەگەر لە 2015ەوە تاوەکو 25 کاتە 10 ساڵ هەموو ساڵێک ئەگەر 10 تریلیۆن دینارمان زەرەر کرد بێ ئەکاتە لە 100 زیاتر 100 تریلیۆن زیاتر زەرەریانیاوە لە هەرێمی کوردستان بۆیە لانی کەم ئەو نەوتەی کە هەرێمی کوردستان بە قاچاغی فرۆش بە $30 ئێستا بە نرخی دەولی ئەفرۆشێکە کاتە $60 ئەوەی کە هەرێم ڕادستی ئەکات لەو نەوتەی کە لە داهاتی نەوتی کە سفرە لە ئێستادا مانگانە لانی کەم تریلیۆنێک دیناری بۆ دێ یا تریلیۆنێک و 200 ملیاری بۆ دێ ئەگەر بوجە بە گشتی بێت چەند داهات لەو نەوتە ئەچێ بۆ بەخا مەسەڵەن ئەو نەوتەی کە ئەفرۆشێ 230,000 اتفاق بووە دوای ئێستا لەبەرەوەی یەکێک لە کۆمپانیەکان DNO جنرال ئێنەرجی تورکی بەشداری ناکەن بۆیە 190,000 بەرمیل 50 لێچێ ئەوەندەی ئەمێنێتەوە ئەوەی کە ئەمێنێتەوە کەمترە لەو داهاتەی کە بەدەستی ئەهێنین کەواتە کەمترەوە بەڵێ کەواتە هەرێمی کوردستان یەکێک لە قازانجەکانی ئەوەیە خاڵی دوو ئەگەر نەوت دابەزێ یا نەوت سەرکەوێ بە تایبەتی ئەگەر دابەزێ هەرێمی کوردستان هیچ مشکلەیەکی نابێ پارەی خۆی لە بەغداوە بێ اینجا عێراق لەکوێ پارەیە هێنێ مشکلی خۆیەتی حتا لە احتیاطی نەقدی قەرزەکە بێ پارەی موچە بێ بۆ هەرێمی کوردستان کەواتە ئەم ئیتیفاقە جۆرێک لە ئیستیقراری مالی بۆ هەرێمی کوردستان دروستەکە ئەم ئیستیقرارە مالیە واکان لە خەڵک مرتاح بێت لە بابەتەکە ڕاستە ئەم ئیتیفاقیە بە فشاری ئەمریکەکان دروست بووە چونکە کاتی خۆی نوێنەری ئۆباما زۆر تەکلیفی لە هەرێمی کوردستان کرد کە ئێوە ئەم نەوتەی خۆتان کە جوزئێکە بیخەنە ناو نەوتی عێراقۆ هەم لە کێکە گشتیەکە بەشدار بن بەڵام بەرپرسانی هەرێمی کوردستان بە حکمی ئەوەی ئەم نەوتەیان لە دەست چوو بوو دابیان بە کۆمپانیای ئەژنەبی نەیانەتوانی یاخود ئامادە نەبوون چونکە گومان هەیە لە شەراکەت لە نەوتەکە بۆیە بە بڕوای من ئەم ئیتیفاقە جارێ بۆ ئەم سێ مانگە جۆرێک لە ئیستیقراری مالی دروستەکە هەرێمی کوردستان ئەو حکوومەتی کاربەڕێکەرە و ئەو دوو پارتە دەسەڵاتدارە پێگەێنەرە ئەتوانن بە خەڵک بڵێن لە ڕوویان دێ ئێستا مەسەن ئەگەر بوجە بێ ئەگەر موچە بێ لە ڕوویان دێ بە خەڵک بڵێن دەنگمان بنێ هەرچەندە 110 تریلیۆن دینار زەرەریان نیاوە لە خەڵک ینی 56 موچەی خەڵکی کوردستان فەرمانبەرانی کوردستان لای حکوومەتی هەرێمە ئەو دوو هێزە دەسەڵاتدار ئێستا قەرارە سبەی موچەی مانگی حەوت بێت قەرار وایە موچەی مانگی حەوت ئیشعارەکەی بکرێ چەند موچە دێت بە پێ ئەو ڕێکەوتنە مامۆستا ینی ڕێکەوتنەکە هەرێمی کوردستان یەکەمە بێ 120 ملیار ڕادەست بکا بۆ داهاتی ناوخۆ و نەوتیش بە بەردەوامی تەسلیم کە ئەو 120 ملیارە ئەگەر هەرێمی کوردستان نەیکا بە عەرقەلە لانی کەمە بێ 3 موچە بێت لانی کەم ئەبێ 3 موچە بێت بەزیتر کەوتۆتە سەر حکوومەتی اتحادی وەزارە لەم موچەی مانگی حەوت کە 8 و 9 و 10 و 11 و 12 ئێستا ماوە بەڵام ئەمەی کە ئەو ئەینێرێ ئایا بە موچەی مانگی چەند ئەینێرە بە موچەی مانگی 9 ئەینێرە یا بە موچەی مانگی ئەم مانگە دەرەکەوێ بەڵێ ئەگەر بە موچەی مانگی 10 ناردی 10 و 11 و 12 ئەنێرێ ئەگەر بە موچەی مانگی 9 ناردی ئەوە 4 موچە ئەنێرێ بە هەر مانگێک بینێرێ هەموو موچەکانی تری لە هەموو حاڵەتێکە موچەی مانگی حەوت نابێ ینی حاڵەتەکە وەزارەتی دارایی حکوومەتی اتحادی سبەی بزانین ئەو ئیشعارە یا ئەو موافقەتەی کە کراوە موچەی مانگی چەنە چونکە نەهاتنی یافەوتانی ئەو موچانەی دیکە لە ئەستۆی هەرێمی کوردستانە ڕوو ئەدا لە مانگێکە 2 موچە بێت ینی کەوتۆتە سەر بڕیاری ئەو 2 بڕیارێکی هەرێمی کوردستان بۆ هەموو مانگێک 120 ملیار تەسلیمەکە ئەگەر مەسەن 3 موچە بێ 320 ملیاری تەسلیم کە ئەگەر 4 بێ 420 ملیاری ئەگەر 5 بێ ئەگەر 6 بێ هەرێمی کوردستان شتی واکە
من گومانم هەیە لە هەرێمی کوردستان پابند بێ بەو شتانە. ئەگەر بڵێ لەوە داشکارنێکی بۆ بکەن ناکرێت بە هین نایکە عراق بە مەقاسە نایکە مەقاسە نایکە چونکە ئەوە قەزیەیەکە چووەتە قاڵبی سیادی هەرێم مشارەکەیەکە بەداهات عراقیش مشارەکەیەکە بە موچە بە خەرجی. ئێستا مامۆستا ئەڵێن ئەمڕۆ لە بەرەوەی سیولە نەبووە پارەی نەختینە نەبووە بۆی ئەمڕۆ پارەکەیان نەناردوویان وەزارەت کێشە هەیە لە سیولی عراق چونکە عراق لە ئێستادا نزیکەی 103 تریلیۆن دینار هینی هەیە ئێمۆنی هەیە با بڵێن ئەو پارەی لە بازاڕەکان و لە بانکەکانایە طبعا عراق زیاتر لەوەی عفو لە حەجمی کوتلەی نەقدی حەجمی متداول زیاتر لە 6 تریلیۆنە ئەو 6 تریلیۆنە لەبەرەوەی عراق وعاءێکی نییە ئەم پارەیە تەدویر بکە خەڵگین بکە و بیخاتە بانکەکان تا بگەڕێتەوە هەموو جارە تووشێ و کێشە من بەڵام ئەو کێشەیە ئاسان ئاخیر وەزارەت موچەی وەرگرتووە لەوێ لە بەغدا بەڵێ ئێمە ئەمڕۆ ئاخیرە 28 بەڵێ عادەتەن خانەنشین لە دەی مانگ دەست پێیەکە اینجا بە تەراتوبی دوایەوە هەموو وەزارەتەکان وەرەگرن تەبان سەیری سلەمی عراق کە خانەنشین ڕێزێکی تایبەتی دراوەتێ لە بەروی خزمەتی کردووە بە وڵات بۆیە موچەکان خستۆتە دەی مانگ بەدواوە لای ئێمە خانەنشینە بێت لەبەر دەرگای بانکەکانە گیان لە دەست بدە لە بەرەوەی خزمەت ڕادێکەوەش چارەسەر کراوە بەڵام نەهاتنەکەی گەورەترین کێشەیە وە کە دێ سیستەمێکی تۆکمەنیە عراق زۆربەی چوەتە مەسائلێکی کاردوو ئەوانە بۆیە ئەو کێشیان نەماوە مەسەلەی سیولە چارەسەرەکرێ بە بڕای من چونکە عراق حەجمی ڕێکرد بینێ تەمویلەکە بکەن یعنی پارەکە بکەن مەفروض وایە چونکە تاخیر بێ ئەڕاتە پێنجشەمەوانە دەوام نامێت لە بەرەوەی ئەبعەدشی ڕۆژی سێشەمە تەمویلەکە بێ بکرێت ئەوە حەوت جا ئەو وەختە ئەبێ لەسەر ئەوە بنەمای ئەوە وەرگرین لەسەر و بنەمای وەرگرین کە چەند موچەی دیکەمانە ئایا عراق بڕیاری ئەمە ناوەنێ موچەی مانگی چەند دەرەکەوێت لەوەیە یان بەنهێنی ئەمێنێتەوە نانا دەرەکەوێت کە ئەوە قەرارەکە موچەی مانگی چەنە ئەنجومەنی وەزیران دا هەرسێ قایمەکەیان لایە هەرسێکیان لایە هەرسێکیان لایە ئایا بە موچەی مانگی چەند ئەینێرن کە مەفروض وایە هەرێمی کوردستان قەنعاتم وایە داهاتی یەک مانگی هەرێمی کوردستان ئەتوانێت بنێرێت کە نزیکەی 360 ملیارە بەپی ئەترافی وەزیری دارایی چکەوتی سلێمانی 120 ملیاری هەیە لە مانگیەکە هەولێر و دهۆک زیاترن لەوە کەواتە لانی کە مەگەر معدەلی وەرگری 360 ملیار داهاتی مانگانێ با داهاتی یەک مانگ بۆ ئەوەی ئەو موچە خۆرانە بتوان ئەو چەند معاشەی کە لای خۆشتری شەتوانین پێ بڵێ دەنگمامەرە ئەوە ئیتر ئاسانترە هەرچەندە ئینشاءڵڵا خەڵک قەنەعات ناکە بەو شتانە نانە مامۆستا ئینشاءڵڵا دەنگمان پێدا هەرچەندە من لێرە ڕۆژنامە نووسم بەس بار وەک قسەیەکی خۆش بێ لەگەڵ جەنابتا ئێمە هەمیشە بە ئەمانەوە بە خۆشی و بە مەسەڵەن خۆی ناکرێت حیوار ناکرێت بە تەشەنج باز بکرێت بۆیە من سواس دەکەم کە جەناب بەڕوو خۆش ئینشاڵڵا ئازادیەکی باش هەیە لەسەرەوە مێزە بۆ ئەوەی بتوانین هەموو شتێک بە ڕاستەقینە بڵێین بۆ من هەبووە تا ئێستا ئینجایتر نازانم تاکەی بەردەوامە بێ نان ئینشاڵڵا ئەبێ بەرنامەیەش لەناو باگەشە قەرزاروین کاکە باش هەرچەنە هەندێک لە نووسەران گلەی ئەوەمان لێەکەن کە بۆ لە کەناڵەکانی دەسەڵات دەرەکەون لە کاتێکا ئەوە ئەزانەوە بە پارەی میلەتەوە فەرقت کردووە فەرقی ئەوەت کردووە کە لە کەناڵی پەیامی یان لە پرسادنی و من کاکزانە هەموو جارە بە تۆ وتووە کاکزانە هەندێک جار هەندێک پرسیار مەکە بۆ ئەوەی چونکە جوابەکانی من ئەو جوابەیە کە لە پەیام و لە دەرەوەی دەمەوە هیچ مراعاتیەوە ناکەم لە چ کەناڵێکم ئاعتیبار بۆ ئەوەکەم کە چی ئەڵێم چونکە من قەنەعاتم بەوە هەیە یا بانگم نابێ بکەیت یا کە بانگە کردم ئازادم لەوەی چی ئەڵێم بۆیە هەرگیز هەستم بەوە نەکردەوە زۆر جار کە ئەچمە و گوێ لە بەرنامەکە ئەگرم هەندێک جار بوومە تەمایی ئیحراجی بۆ تۆ یا بۆ کاگڕانکۆ بۆیە دەرکەوتن لە کەناڵی دەسەڵات من کارم بەوە نییە ئەم قەزیە خەڵک چۆن نینەکە بەڵام ئەمە منبەرێکە من چۆن خیتابێکم پێیە کەناڵەکەی خۆم شاشەکەی مەحدودە بۆ خەڵکی پەیام و ئەو خەڵکە ملتەزیمەیەکەیە شاشەکەی تۆ کۆمەڵێک خەڵک سەیرەکە من کە خیتابێکم پێیە نامەیەکم پێ چۆن بیگەینمە و خەڵکە لە کەناڵەکەی خۆمە ناتوانم بۆیە ئەبێ سەرجەم کەناڵەکان لەبەر دەم ئێمە کراوە بن تا بتوانین نەچن ینی بەجددی ینی ئێستا ئێمە بۆ نمونە پێتوابێت کەناڵەکانی دەسەڵات ئەوەندە ئەهریمەن بن ینی مەسەلەن کەناڵ هەیە کە قسەی بەدڵ نەبووە دوای بایکۆتیان کردووە
کەناڵی دەسەڵاتە مثلەن ئێستا من لە کەناڵەکانی پارتی لە هیچیان ئەوەشی لەژێر سێبەری پارتیای لە هیچیان دەرناکەم هەندێکیان من بایکۆتم کردن و هەندێکیان ئەوان بایکۆتیان کرد مامۆستا بنەمایەکێ ڕاستیە ئێمە و بنەمایە سەرۆک مام جەلال پێشتر هەبە هەموو ڕۆژنامە نووس کادریەکێتی دا و هێرۆخان زۆر دیفاعیلەوە کردو چەند جار لە کۆبوونەوەکانە وتێتی ڕۆڵە چی ڕاستی هەبوو هەرچی ڕاستی بێ ئێڵێم هەرچی ڕاستی بێ ئێڵێم پێتان خۆش بوو بانگم بکەن پێتان خۆش نەبوو بڵێن کاکە وەڵڵا مامۆستا هەتا ڕاستی هەبێ لەگەڵیان ئێمەوە کورسات نیوز و دەستگای میدیای لەبەرەوەی ئەمە کەناڵێکی بە نەتەوەی و نیشتیمانی ئەمە هەر شتێک لە بەرژەوەندی نیشتیمان و نەتەوە بێ کاکزانە مەبدەئی خۆم بۆ هیچ شتێک ناگۆڕمەوە ئینشاءڵڵا دڵیا بێمەش مەبدەئی خۆمان ناگۆڕ ئەوەی قەناعەتی خۆم بێ ئەیڵێم ئەم جارەکانێ ئەو بەرامبەرم پێی خۆشە پێی خۆش نیە ئەلبەتە ئەکەوێتە سەر ئوسلوبەکە خۆ ناکرێ من لە ناو کەناڵەکە یەکێتی قسە بە یەکێتی بڵێم بەس بە ئوسلوبێکە یەڵێم کە بێتە ڕەخنە ئەوەش قبوڵە یەکێتی کەم و کورتێکی هەیە ئەوەش قبوڵە سوودی بۆ بەتاکید بەشێکی کەم تەرخەمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان یەکێتی لە ئەستۆیەگرێ بە حکمی ئەوەی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە یەکێتی نیشتیمانیە بەڵام عادەتەن پشکی شێر بەر سەرۆکی حکوومەتەکەوێت لە بەرەوەی بڕیارات و قەرارات لە ئەستۆی سەرۆکی حکوومەت سەختیشتان زۆر لێک ڕەنگە کۆمەڵی دادگەری هەوەنتر بێ بەڵام بە هەموو هێزە معارەزەکان بە هەموو تەلەڤیزۆنەکان جەریدەکان لە سلێمانین ئەنی ئەوەش یەکێتی خستۆتە مووقفێکەوە یەکێتی کاگزانە یەکێتی ئەگەر لە خۆی بچێ جوانە بەس ئەو کاتەی کە تەقلیدی هێزێکی سیاسی دیکەکە زۆر ناشرینە جا خوازیارم بەرپرسانی یەکێتی ئەمەم لێ وەرگرن محاولە مەکەن لە هێزی تر بچن بەوەی کەوا با هێزی تر لێچێتی با هێزی تر لێ محاولە مەکەن ئازادیەکان بەرتەسکەنەوە محاولە مەکەن قۆرخکاری بکەن محاولە مەکەن دەنگی خۆتان زاڵکەن بەسەر دەنگی خەڵکە بۆیە فەزای نابێ بەڵام هەندێک جاریش ئەگەر سنوور بەزێنرا بێت تۆزێک سنوورەکە ڕێکرێتەوە ئێوە ئەگەر ئەتانەوێ خەڵک یەکێتی لا جوان بێ یەکێتی وەکو خۆی ببینێ ئەبێ ئەو کاتەی کەوا مام جەلال تەوسیەی کردوون ئەوانە نەک شتی تر بۆیە یەکێتی ئەو کاتەی یەکێتیە و لەبەر چاوی خەڵک جوانە کە یەکێتی وەکو خۆی بێ ئەگەر تەقلیدی هەر هێزێکی سیاسی بە تایبەتی لە مامەڵەکردن لە کۆنتترۆڵی زۆنا وەک پارتی کردیتر وەک پارتی ناشرینە زۆر باش ئینشاڵڵا هەر ئەو ئازادیە ئەمێنێ بەوەی کێشێتیش هەر باڵا دەست بێ ئەویان بە خەریکە وەک دوو کادر گفتوگۆکەی نا من کە وەکو سیفەی پەرلەمانی قسەکەم وەکو کادری حیزب قسە ناکەم وەکو سیفەی پەرلەمانی و چەند ساڵشە بە ناوی پەرلەمانەوە قسەکەم با ئەوە گفتوگۆیەک بێ بمێنێتەوە بۆ مێژووی ئینشاڵڵا با بینەوە سەر ئەوەی کە ئایا ئەم ڕێکەوتنە مامۆستا خەڵک هەر ئەمڕۆ راپۆرتێکم بینی ینی هەر گفتوگۆیەکم بینی لەگەڵ چەند کەسێک کە ئیشی زەویزارەکەن ئەڵێن بە دوای ئەوەی کە ئەو ڕێکەوتنە ڕاگەندراوە بازاڕی زەویزار گەشەی کرد هەموو شتێک حرەکەکە مەبدەیەکمان هەیە لە اقتصادا ئەڵێت تەدەفقی دەوری دەخل و نقود ئەمە ئاوا هینێکە بازنەیەکە ئەسوڕێتەوە پارە دێتە دەست من پارە دێتە دەستۆ ئەڕۆی نەیخینە بازار کاسبەکە وەریەگرێ ئەڕوای خاتە معمەلەکە لە معمەلەکە کاڵا ئینتاجەکە ئەمە اینجا مەسەلەن ئەمە بۆ کەسابەتی بازار ئەوە بۆ زەویزار ئەوە بۆ جلوبەرگ ئەوە بۆ سیارە هەموو شتەکان بە یەکەوە ئەژوڵێنێ کاکزانە ینی تەسەور کە لە پێش ئەمەوە بچوویتە بازار ئەو خۆڵی مردووی بەسەراکراوە بۆیە دوکاندار بێتاقەت مشتری ینی بە ترسێک و ئەهاتە بازار بەڕاستی ژیان وەسابوو لە هەرێمی کوردستان بۆیە ئەمە دووبارە ژیانە کاتەوە بەبەری اقتصاد و بازاری هەرێمی کوردستان ئایا بەردەوامە بێیانە لێناوە تا مەسەلەن خۆچینە هەڵبژاردننی پەرلەمانی عراقەوە دوای ئەوەش خۆ ئەوە عێراقە ئیتر دوای ئەوە گەر پەرلەمانیش کۆ بێتەوە سێ چوار مانگێکی پێچێت تا سەرۆک کۆمار تەکلیفەکرێ و لە پەرلەمان و سەرۆک کۆمار ئەوە معالەجە کراوە ئەمە چۆنیە ئەوە معالەجە کراوە ئەڵێ لە فەصلی چواری قانونی ئیدارەی مالی ئەڵێ في حالة عدم إقرار الموازنة سيتخذ الحكومة إلى الموازنة الاثنى عشرية أقل لحالتك كوا إقرار نكرة موازنة طبعا نبيل مانجي بينج دس كرابي بينجي رابردو لشش تعميم كرابي بو دوائري خوارو لحوت قرابتو تعميمك لهشت وزارة مالية كوبيتو مسودكين نصيبه لانه مناقشة كراوي بو أمصال بو خالداتو بس نكراو مريكان استهيج لو أنا نكراو لدي دا أبي برواتنا ناو برلمان لدي دا ناشة برلمان أبي اللي يك تا يك مناقشة كرابي وتصديق كرابي أمثال موازنة 2026 من
نابێ نابێت. ئەی کە نابێت چۆن موازنە پەنابرێ بۆ موازنەی 1/12 1/12 ئەو نەفقاتەی لەوە پێشکراوە 1/12 ئەوە سەرفەکرێ هی ساڵی 25 لە 26 یەکێک لە بەندە سەرەکیەکانی بریتە لە موچە موچە چۆن دراوە بە هەمان ڕێتم ئەدرێ بە مەرجێ هەرێمی کوردستان پابند ئەو دوو پابندی هەبێ ئەو دوو پابندی هەبێ نەوت بە کۆمپانیای سۆمۆ تەسلیمکە و 120 میلیارەکەش بنێرێ تا ئەو کاتەی تا کۆتایی ساڵ ئەبێ و شەریکەی تەدقیقی دەولیە بێت کولفەی دەرهێنانی نەوت یەکلا بکاتەوە ئایا 16 دۆلارە یا زیاترە یا کەمترە ئەو وەختە کەوتۆت سەر هەرێ یەکێک لە ئەگەرەکان بریتە لە گۆڕانی باڵانسی هێز هەرێمی کوردستان بە تایبەتی حکوومەتی هەرێم دائما لە خەونی ئەوە بۆ وەزعی عێراق تێک بچێ بۆ ئەوەی ئەڵێ دەست بازاڕی ئاڵۆزیەوێ بۆ ئەوی بە کەیف خۆی نەوت بفرۆشێ بە قاچاق بفرۆشێ بە بۆری بیفرۆشێ بە هەرچی بیفرۆشێ چکە داهاتەکەی ناخاتە ناو موازنەوە ونە بێ ئەو دوهێزە دەسەڵاتدارە هینیەکەن وەکو گۆشتی خێر بەشێکن لە نێوان خۆیانە وە شتێکی خەنە مەشارعەوە بۆیە لە 2026 موازنە 1/12 جێبەجێ بێ و موچەخۆرانی هەرێم بە منتەزەم بە مەرجێ دیسان ماهر ئەڵێ ئەممایەکی ئەو ئەممایەی ماهر هەرێمی کوردستان پابندیە 120 میلیارەکە و نەوت کەواتە ئەو ئەممایە بۆ ئێستش ڕاستە بۆ ئێستا ئەگەر بێت و بۆی بۆ بینەرەکانمان ڕوون و ڕەوان بێ ئەگەر بێت و هەڵبژاردنیش بکرێ ئەمە بۆ دوای هەڵبژاردنیا بۆ بانگەشەنیام ڕێکەوتنە نەوتێکە چنا نەوتێکە جێبەجێ بکرێ تا حکومەت پێک دێ و دۆخێکی نوێ دێتە ئاراوە ماگانە موچە دێت ماگانە موچە دێ و هەندێک لە محللین باز لەوەیەکەن پێگێنانی حکوومەتی ئیتیحادی ئەم جارە سەریعترین پێگێنانە لە تاریخی عێراقا سەریعترین پێگێنانی کابینە دەلیلێک گواڵێن ئەوانەی کەوا تەمان قەرار وا بوو تەیاری سەدری بەشداری بکە هەندێک تەفاوزیان کرد بەڵام ڕەنگە زوو بێ بۆ ئەوەی تەیاری سەدری بڕیارەکە بە بۆیە انتخاباتەکە لە کاتی خۆیاکرێ بەڵام ئەگەری لە سا 60 بەرەو ژوور هەیە کە حکوومەت بدرێ بە تەیاری سەدری بۆ تەشکیلکردنی بەشدار نەبوو بەس حکوومەت خۆ کازمی بەشدار نەبوو لە انتخاباتە و سەرۆکی حکوومەتشی درایە عادل عەبدولمەهدی بەشدار نەبوو لە حکوومەتە و سەرۆکی حکوومەتی درایە مەسەن ئەکرێ مرەشەحی تەسوێ پێوترێ لە عێراقا ئەکرێ کەسێک کە جعفەر سەدرە ئامۆزای مقتەدا سەدر زۆر ئەگەر هەیە کە سەفیری عێراق لە بریتانیا ئەوە حکوومەت تەشکیل کا و کابینەکەی خۆی ئەعلان کە ئەو وەختە پەرلەمان زۆرترین دەنگەکانی ئیتارە بێ و سوودانی ئەسە محاولەیەوە کاکە بتوانێت زۆرترین دەنگ بەدەست بێنێ ئەگەر ئیتار بوو ئەوە ئەو کەسە حکوومەت تەشکیلەکە کە مقتەدا سەدر دیاریەکە خۆ ئەگەر سوودانیش زۆرینەی دەنگەکانی هێنا کە قەنعاتم وان نییە زۆرینەی کورسیەکان بەدەست بێنێ بۆیە دوجار بۆ تەوافق و بۆ تەوازنی عێراق ڕەنگە ئەو خیارە بێتە ئاراوە کە مقتەدا سەدر حکوومەت ئەمە سەریعترینەکە ئەمە سەریعترین حکوومەتە مەسەن ئەڵێ لە ئێستادا ناو نراوە ئامادە کراوە و قسەشی با بڵێن هەندێک خوتواتشی نراوە هەندێک لە محللین عێراق باز لە قاتیشی بۆ کڕیوە احتیمال ئەگەر بێت و مامۆستا لە هەموو حاڵەتێکە دیسان بینەوە سەر ئەو پابندیانە پێت وایە جارێکی دیدن مشکلەی موچە دروست بێ ئەو مانگە ئەڕوا و مانگە نەڕوا دیسان ئەو لە ناوکەوانە و دووخاڵە داعنێ من بە حکمی ئەوەی متمانەم لاوازە بە هەرێمی کوردستان هەمیشە ئەڵێم ئەگەر هەرێمی کوردستان پابند بێ چونکە ئەم قەزیەیە حکوومەتی سوودانی بۆ ئەو کارتێکی زێڕین بوو کە دوای 18 ساڵ توانی نەوت لە هەرێم وەرگێتەوە لە شەقامی عراقی بۆ شەقامی عراقی ئێستا سوودانی ئەم وەرەقەیە بە پڕقازانترین وەرەقەیە بۆ سوودانی کاڵێ هەموو سەرۆک وەزیرەکانی حکوومەتی ئیتیحادی نەیانتوانی نەوت لە ڕێگەی سۆمەوە بفرۆشن ئەوە حکوومەتەکەی سوودانیە توانیوێتی نەوت وەرگێتەوە لە هەرێم تەمەنەوەڵێن نەوت وەرگێتەوە لە هەرێم هەرێمی ژەڵێن نەوت دووبارە هەنار دەکرایەوە هەر کامیان هەبێت نەوتەکەیە و دەرهێنراوە لە هەرێم و لە ڕێگەی سۆمەوە ئەفرێشێ کە هەمووان قازانجەکە فەرمانبەرانی هەرێم موچەکانیان بە منتەزەم وەرەگرن حکوومەتی ئیتیحادی داهاتی یەتە بەردەست داهاتی ئەو نەوتە و موچەی هەرێمی لێینەکە کاک زانە ئەو ئینگلیزەکان ئەڵێن وین کاک زانە عادل عەبدولمەهدی هەموو کوتلە سیاسیەکانی بینی
تەکلیفی خوێنێکی لە کوتلەکان کرد ئەیوب بە 50 بەسەد 10,000 ما ئەیوب ڕۆژی 10,000 بەرمیلم بنێ بۆی من حراز نەبم لە شەقامی شیعە ئامادە نەبوون 10,000 بەرمیلی بنێ تا تشرینیەکان عادل عەبدولمەهدییان وەکو حکوومەت دەخست کە بووە قوربانی عادل عەبدولمەهدی تەمەنەوە یەکێتی پارتی زۆریان پێ ناخۆش بوو یا پارتی وەکێتی زۆریان پێ ناخۆش منەوە قسەیم کرد بوو تەسریحێک بوو نازان بە عەرەبی دابووم یان بە کوردی وتبووم عادل عەبدولمەهدی قوربانی تەمەڕودی پارتی وەکێتیە پیاوێکی باشیش بوو پیاوێک بوو ئەو پیاوە لێرە خەباتی کردبوو ئەو خزمەتەی ئەو پیاوە بە هەرێمی کوردستانی کرد هیچ سەرۆک وەزیرانێک نەیکردووە بەڵام بێوەفا بوون لە بەرامبەری کە دەنگیش درا بە ئیقالەی یەک نوێنەری کورد مخالف نەبوو لەگەڵ دەنگدانەکە یعنی یەک کەس بیوتایە لەو دوو هێزە سیاسی یەک کەس بیوتایە نەخێرە بێ ئیقال نەکرێت هەموو پەرلەمان بە زۆرینە ئیقالیان کرد ئێستا مامۆستا جارێک بیرمە هەر لە پانۆرامایە پرسیارم لێ کردی وڵی قەدەری خۆ بۆ هەر ئەو سێ چوار مانگێکی ما بوو بۆ سەری ساڵ وتم وەکو چیرۆکەکەی حەزرەتی یوسف مەسەلەن ئەو چەند مانگەمان ساڵی وشک و وشک و قاتی و قڕیە بەیان تۆزێتە ڕووبڕوو ئەو کاتەوتت ئەو کاتەوتت دیسانە ڕ پابندیە لە گۆڕێ بوو بەڵام چیرۆکەکە شتێکی دیکە بوو ئێستا ئەو چەند مانگە ئەتوانین بڵێن ساڵێکی تەڕوو بڕە بێنشاڵە بەبارانیشەوە پشتیوان بخوا و بە پابندیەکانی هەرێمەوە جارێ ئەم چەند مانگە هینە لە عیجاف دەرەچین ئەوە ساڵی ئایندێش ئەو وەختە قسەی بڵێن لە وشکە ساڵی لە وشکە ساڵی دەرەچین وخوای گەورەش بە بارانیش بەسەر بارانی ڕەحمەت ئەویش ئەرزوو ئاوەکەمان بۆ بژێنێتەوە بابەتێکی دیکە هەیە مامۆسانی هەمیشە ترسێکە بوو ناوچەکە لە مەترسی گەورەیە و مەترسی گەورە بەڕێوەیە و مەسەلەن ئێمە شەڕی 12 ڕۆژەی ئیسرائیل و ئێرانمان بینی و هەرێوامانەکردم و شەگڕۆی و شەگڕۆی وانە بوو ئەمەمان بینی هەموو لێدان مەسەلەن بینیمان ئیسرائیل لە قەتەڕیدا ئێران لە قەتەڕیدا مەسەلەن لە سووریامان بینی تەواو کۆتایی پێ ئەگەرێک هەبوو هەموو شتانە ئەگەرێک هەبوو کە گزانە ئەگەرێک هەبوو کە فعلەن ئیسرائیل لە فەسایلی حەشد بە کە خۆیان پێڵێن فەسایلی مقاومە بەڵام ئەگەر ملاحەزە بکەی بە بەربوونی ئەو کشە ڕۆژنامەنووسە ئیسرائیلی رووسیە ئەوە مەسیجێک بوو بۆ ئیسرائیلەکان و بۆ ئەمریکیەکان و ئەوەی من ئاگادار بم قسەیان لەگەڵ ئەمریکا کردووە مباشر کە با ئەمریکا بمێنێتەوە لە عێراقا و ئێمە هیچ کێشەیەکمان نابێ بۆیە ئەمەش بوو دوور بووە ئێستا دوور کەوتۆتەوە ئەو خەتەرە و بۆیە ئەڵێم ئەو حکوومەتە و تەشکیلکردنی و حکوومەتە و ئیتار پێ رازی بوو بن واتە عێراق لە دایرەی خەتەر دەرچووە بۆیە هەرێمی کوردستان خەو بەوە نەبێنێ عێراق تێکەچێ عێراق هەر تێکیشێ بۆ خەو بەوە نەبینین کە هەمومان ژێ بووسەبێ و بودجە بێ باش ئێستا لەو پێشەو خەونیان نەبینی بەڵام با هەرێم ئەو قیادە سیاسیان بامە خەونێکی تر لەگەڵ جەناب باسخۆش نەبینن بە عێراق و عێراق ئەگەر تێکی چێ ئێمە قازانج ناکەین ئەو خەڵکی هەرێمی کوردستان قازانە ڕاست ئەو دوو حیزب دەسەڵاتدارە قازانجەکەن و نەو دەفرۆشن بە کەیف خۆیان زۆر باشە مامۆستا ئەگەر بێت و بڵێن ئەو پابندیانە بەردەوامەکەین بەڵام بودجەمانە بەشە بودجەمان بۆ بنێرن لە حاڵەتی شووا دەبۆی هەرێمی کوردستانیش بودجەی هەبێ یعنی ئەمە بۆ عێراق نابێتە یان گرفت دروست ناکەن یان ئەو تریلیۆنەی ماگانەیەن هەر 12 پوینت ئەوە بەس بۆ تعویزاتی مۆزەفین دێ بەڵام شتی تر دێ مەسەن ئەوانەی هینن ئەوەی کە لەناو موازنەی حاکیما هاتووە ئەوانە بێ بەردەوام بێ لە سیادی هەر بەردەوام بێت تەنها موازنەی ئیسیسماری نایەت موازنەی ئیسیسماری هەرێمی کوردستان کاگزانە بە ئیقراری حکوومەتی هەرێم مانگانە 350 ملیاریان هەیە داهات 120 بن بە عێراق 230 ملیارە مێنێتەوە بۆ هەرێمی کوردستان لەوانە ئەتوان ئیسیسمارات و عقود و حکوومەت بەڕێکردن و هەموو ئەوانە بکەن ئەگەر پارتی وێکێتی بیانەوێ پارەکانیان بخەنە خزمەتی خەڵک خۆگەر نیانەوێ قۆرخیکەن و لە ژێرزەمینەکان وەکو ئینەیوت داینێن ئەوە خۆشیان زەرری لێەکەن و خەڵکەکەش مەحرومە بێلەوە بەڕاستی ئەبێ پارتی وێکێتی بێت تۆ زێ هاتوتە دەرەوە پارەکە ئیشەکە من نەمدیوە مەگەر ئەو ڕێکلامانە بێکە لە ئێستەوە سەبەکانیان بۆ هین کردبێ ئەگیناوە خەڵکی سوادەی لێ نەکردووە نانە ئینشاءڵڵا هەندێشتی تر دێتە ئاراوە بەڵام ئەتوانێت داوای بەشە بودجە بکە هەر ئەتوانێت بە مانگانە یان بە بژمەیە بە مانگانە 1/12
خەرەکاتە تریلیۆنەکەیان چەندەکە؟ تاویزاتی مۆزەفین جیایە مەسەن پارەی دەرمان دێت، پارەی وقود دێت، گەرمی جوتیاران دێت، هەندێ نەفقاتی واجب تەسدید دێت، مەشاریعی مستەمرە دێت، هەموو ئەوانە دێت کە لانی کەم لە تریلیۆنێک زیاترە مانگانە. زیاترە بێ بەڵێ ئەشتوانێ داوای بکە لە ڕووی ئەو بەپێ بنەمای مەسەلەن چی بۆ عێراق سەرفەکرێ ئەمە توانێت پشتی خۆی داوا بکە. کەوتۆتە سەر و ئیتفاقیل کە لەگەڵ ئەم ڕێژزەرایەی کە پێگەهێنرێ ئەتوانێت تاوەکو بوجە تەزدیقەکە. کەواتە لە ئێستاە بە هەموو هێزە سیاسیەکان چکە کەموچە نەهات مەسەلەن خەڵک چاوی لە هەموو لایەکە هیمەتێکی بۆ بکوانە گرنگ نیە لە ئێستاوە چەترێکی کوردستانی دروست بکرێت بۆ ڕێکەوتن لەگەڵ سەرۆکوەزیری داهاتوانەوە کە ئەو سینناریۆی ڕابردوو دووبارە بێتەوە. ڕەنگە تەجروبەمان هەبێ پارتی و یەکێتی قبولی شەراکەتیان نییە، قبولی شاگردیان هەیە. من یەکێکم لەوانەی قبولم نییە شاگردی هیچ هێزێکی سیاسی بوو. ئەی ئەگەر داشکانێک هەبێ سەیری شڕوتیانەکەم ئەگەر هەر بەو ڕێتمەی جاران مامەڵەکەن یعنی ئەیانەوێت لە هەرێم بە شێوەیەک مامەڵە بکەن و لە بەغا بە شێوەیەک بە هیچ شێوەیە ناچمە ژێرباری ئەوەی ئللا ئەبێ لە هەرێم ئەوەی کە قەرارە موەسساتمان هەبێ پەرلەمان ئیشی خۆی بکە، حکوومەت ئیشی خۆی بکە، قەزا ئیشی خۆی بکە، ئازادیەکان هەبێ ئەوەی کەوا داوای ئەکەن لە بەغدا لە هەرێم یەسەریکەن ئەو وەختە قسەیەکەکرێ. بەڵام تا لە کوردستان ریفۆرمێکی گشتی بکرێت لە ئاسیارەمی کوردستان و عێراقیش. هەرچەنە من کەسێکی قەومی نیم، بەڵام کە نوێنەری خەڵکی هەرێمی کوردستان بە هەموو پێگاتەکانیەوە ئەوە منیش مطالبەی ئەوە ئەەکەم و ئەو شەڕە دانیان بۆ ئێمە ئەگەر ئەمان پابەت بن ئەو شەڕە دانیان بۆ عادەتەن 64 کورسێک ئەچێتە ئەنجومەی نوێنەرانی عێراق کەوتۆتە بەتاکید چونکە محددە کورسیەکان محددە ماوەتۆ ئەو مناطقی متەنازع عليها مەسەن لە کەرکووک چەند کورسی، لە مووسڵ چەند کورسی، لە دیالە و لە سەلاحەدین چەند کورسی، ئەگینا ئەوانەی هەرێمی کوردستان سابتە. ئەم شەڕ بەرەو سەر کورسیە مامۆستا ئەتواندرێ مفاوەزاتێکی باشی لەگەڵ سەرۆکوەزیرانی داهاتوە پێ بکرێت؟ زۆر بە ئاسانی ئەتوانین مفاوەزاتێکی زۆر باش بکەین، بەڵام لە یەک حاڵەتە نوێنەرەکانی پارتی و یەکێتی نوێنەری خەڵک بن، نوێنەری حزب نەبن. هەیئەتێک دروست بکرێ مەسەلا مشکلەکە لەوایە ئەوەندە بۆچی سیاسی پەرلەمانی مشکلەکە لەوایە ئەوەندە بۆ پۆست هەوڵەدەن بۆ مافی خەڵک هەوڵ نادەن، یعنی پۆستەکە دیاری کراون مەسەڵ خۆ کۆمەڵی دادگەری قابل لە داوای سەرۆکوەزیران ناکە، بەڵام کاگزانە پارتی و یەکێتی ئامادە نین لە پۆلیسێکی خۆیان خۆش بن و لەسەر سەرۆکۆمار گەیشتەوەی سکاڵای یاسایی لە محکەمەی اتحادی تۆمار بکەن لە دژیە. بۆیە ئەو مبادرەیە بێ پارتی و یەکێتی بیکەن و هەماهەنگی ئێمە لەسەر ئەوە ماوەتەوە کە تا چەند ڕازگۆن تا ئێستا ڕازگۆیم لێ نەدیون. بە هەندێک جار ڕەنگە هەبوو نەمدیوە کاکزانە ڕازگۆیم لە پارتی و یەکێتی نەبینیوە لە بەغدا لە بەرامبەر ئەو لە 2015ەوە لەو قەزیەی کە پارتی و یەکێتی خۆیان کردبوو بە کوێخای کورد من لەو ئەو کوێخایەتیم قبوڵ نەبوو، حتا لەگەڵ ئەندامێکی مەکتەب سیاسی پارتی ڕۆژێک ئاوا مناقەشەمان بووتی ئێمە قەناعەتمان وایە ئەبێ وەکو ئێمە شوانێکمان هەبێ و ئەگەر مەڕێکیش بەم لاولا ڕۆژ ئاوا بەردێکیان تێگەڵ وتم من قبوڵی مەڕی ناکەم، من ئینسانێکی ئازادم، دەنگی خەڵکم هێناوە لێرە مافی خەڵک چی بە دەوای ئەوە ئەەکەم. اینجا وتم پێتان خۆشە پێتان ناخۆش نییە، من بە حیاتم نامەوێ مەڕی بژیم، ئەگەر دین بێ بەرانیەژیم ئەوە باشترە قەت قبوڵێەوەم نییە مەڕبم. ئینشاءڵڵا هەمولاک ئەم جارە بە خۆداچوون بەتایبەتی لە بەرامبەر ئەو هێزە سیاسیە لە بەغدا تا بێدەنگبی زیاتر پێڕاکێشن لە قەزیەکانی خۆیان. بۆیە ئەگەر مەسئلەکە مەسئلەی خەڵکی هەرێمی کوردستانە با بێن ئەدوار تەوزیعکەین. باش بە هەردووچیان بۆ هەرموو جارێڵن پارتویەکێتی هەر بۆ تەوازنی شاریە گینایەکێتی کەمتر تاوانبارە تا پارتی. باشە تەوازنی شاریەکەش بێ بە هەر قبوڵ نەنا کەمتر تاوانبار چکە کاکە مەسئولیەتی حکوومەت مەسئولیەتێکی تەزامونیە، یعنی برادرانی یەکێتی با زۆر خۆیان هین نەکەن بەری نەکەن جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە حکوومەتە ئەم منطقەیە لە ژێر هەژمون و سەیتەرەی یەکێتیە کەواتە هەرچی کەم و کوڕی لە منطقەی زۆنی سلێمانیا ڕۆدا یەکێتی سەرۆکی بالەوە نەگلی گەڕێن بابێن تەفاسیلتر باسیکەن لە سەرۆکی حکوومەت و بۆ جێگری سەرۆکی حکوومەت بۆ معارەزە بۆ هەموو ئەوانە
هەر بەڕاستی هەمووی تێنەگەیشت ینی بە حزبەکانیان مەبەستمەنێک شخصەکانە تێنەگەیشتن ینی ماندووکردنی خەڵکو و ئەو ڕاکێشانی کەم پارتی و یەکێتی تێنەگەیشتن بۆ داهاتوە بۆ بگەنەوەی چەترێکی کوردستانی ئەگەر ئەیانەوێت تێ بگەن ئەوە ئەتوانین ئاسانە ڕێگاکە زۆر ئاسانە کاکزانە من ئەڵێم لە مەرحەلەیەکە ئەو فترەی زەمەنی 2015 تا 2021 کە ئێمە لەوێ بووین بە تایبەتی خولی یەکەم یعنی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی هەموو جارێ ئەیوت ئەوە موازنەیە تۆ مەسئولی ئەو مەلەفە مالیەی کە قەزەیەکی تر ئەبوو کەسێکمان لە فڵان لە گۆڕان مەسەلەن کاگوشیان عەبدوڵڵا خراپەیەکی تیانە بوو ئەگەر ئەیانەوێت ئێمە داکۆکی کار بین لە مافی هاوڵاتیان من هەموو ئامادە یەکەمتیایە لەوێ بمیان لەوێ نەبم بەس ئەگەر بیانەوێت داواکار بین لە پۆستی حیزبی و پارە بۆ دوو حیزبە سیاسیە هەرچیم پێ بکرێ عەرقە لە دروستەکەم ئەو لە ئێستا قسە خۆشە هینە ینی کاکزانە بەعام بۆ ئەزان ئینسان لە ژیانیان سەریح بێ بەڕاشکاوی ئەگەی نەتیجەی ئاسان من ناتوانم مجاملەی درۆی نەبکەم دەست لەسەر بریندانان من ئێستا پێ ناکە سەرم لێ دەست بۆ قاچم ببەم مجاملەی درۆی نەبکەم بێگومان ینی لەناو حیزبەکەی خۆشمان مەشهورم کە زۆر ڕاشکاو قسەیەکەم و بێ پێچ و پەنا قسەیەکەم خەڵک ئەمەی قبوڵە ئەوە هێزە سیاسەکە ئەمەی قبوڵە ئەوە ئەیکەم قبوڵی نییە بڕوا خۆی بەتەنها چیەکە بیکە بەڵام ئەنی بەڕاستی کاتی ئەوە نیە قبول و ناقبول نا ینی گۆڕانکاریەک لە عقلێت تا بکرێت لە کاتی چیتر زەرەر نەدرێت لە هەرێمی کوردستان بۆکو بۆم باسکردی 110 تریلیۆن دینار زەرەریان ناوە لە هەرێمی کوردستان لە خەڵکی هەرێمی کوردستان ئەو نەوتەی کە مەفروض وا بوو دەستکاری نەکرێ بۆ جیلەکانی ئایندە دەریان هێنا و بای 40 ملیار دۆلار نەوتیان فرۆشت ئێستا 32 ملیار دۆلاریش قەرزارین ئەمە هەموو تەحملی مەسئولیەتەکەی پارتی بە دەرەجەی یەکەمەیکە یەکێتی بە دەرەجەی دووەم گۆڕانیش شەریکیان بۆ لە مەرحەلەیەک لە مەرحەلەکانە ئەی کاک سۆشیالیست ئاش وەزیرەکان هەیە واللهی لیان گەڕێت باشە مامۆستا دۆخی عێراق لە ڕووی داراییەوە باخی پرسیارم بێ ینی هیچ هەمیشە ئەو قسەیەکەم هیچ بوومەلەرزەیەکی بۆ بەڕێوەیە دۆخی عراق طبعا داراییەکەی ئەڵێم دۆخی دارایی عراق لەم کاتی سوودانیا توانیوێتی حرەکەیەکی عیمرانی لە بەغداد دروستکە ئەم حرەکە عیمرانیە ئێستا گلەیی هەیە لە هەندێک ئیفراتات هەندێک ئیفراتی کردووە مەسەن بەسرە کاملن هەرچی موەزەفە شکر و تەقدیری داوەتێ ئێمە گومانیەوەی لەکرێت کە بۆ مەسەلەی انتخابیە کەربەلا کاملن بە هەموو موەزەفەکان و شکری تەقدیری داوەتێ شکر و تەقدیر لە کاتێکە ئەدرێ کە ئەو موەزەفە ئەدائێکی متەمەیز ئین بکە ئێستا مەسەن لەناو کەناڵەکەی ئێوە شکر و تەقدیر بۆردێکمان هەیە مانگانە کە یەک کارمەند هەڵەبژێرێ لە بەشێک گەڵێن ئەمە کارمەندی مانگە کارمەندی مانگانەی مکافەیەکی بەنێ بەز دەترسم 50,000 بەنێ لەو هەموو پارەی کاتانە مامۆستانیمانە ئێمە وا تێگەین و حقیقەتی جوایە پارەی ئەم هەرێمی کوردستانە و 2000 دەسەڵاتدارە خزانەی خوا پڕ مامۆستا ئینشاڵڵا هەر هەمانە زۆرمان هەیە وەڵڵاهی جا خەڵکەکەتان مەحرومە ینی ئاگادارم خەڵکەکەتان مەحرومە بەڵێ بێگومان ئینشاڵڵا ینی هەندێکتان بە پڕی ئەژین و هەندێکتان بە قڕی ئەژین بێگومان ئینشاڵڵا و عەدالەتە دروستە بێ و هەنگاوی کەوتۆت سەر ئەمە لێرەوە کادر قسە بکەم لێرە ئەوە وردە خەریکە ڕێکێکەنەوە ئەو قڕی و پڕیە خەریکە کەمە بێتەوە ئینشاءڵڵا و بتواندرێ هەر بۆ کادری یەکێتی نەبێ ئەم بۆ پارتی نەبێ بۆ گشت بێ نا حزب مەسئولە لەو کادرانەی کە هەیەی بێگومان مەسئولە لەو کادرانەی کە هەیەی مەسئولە لە هەموو خەڵکەکە بەڵام حکوومەت مەسئولە لە خەڵک حکوومەت دەبێ بە یەک چاوسەیرین بکە بەڵام حزب یەکێتی مەسئولە لە کادرەکانی یەکێتی پارتی مەسئولە لە کادرەکانی پارتی کۆمەڵ مەسئولە لە کادرەکانی کۆمەڵ بەڵام کە بوو بە حکوومەت ئیترە بێتە حکوومەتی هەمووان مەسئولە لە هەموو خەڵک ناکرێ ئەوەی کە کراوە لەمەوە پێش تعيينات وحتى ترفيعات مثلا بلا برسكنوي سربازي مثلا اقدر من كقليه جايه بلا سربازي كان يكتي ترفيعيان بينكرا وانا بارتي كردوان خوازيار ما ونمنه ان شاء الله وخوازيارم هي زكاين تربويان هبله سباين اجتماعي هرمي كردستان بشدار بيغومان زۆر سپاس بۆ مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی لیژنەی دارایی ئەنجومەن نوێنەرانی عێراق خولی سێ و چوار ئینشاءڵڵا باشە لەوە باشتر
موفق انشاءالله سپاس دەکەم. سەربەر بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بێکەوە تاوتوێی دۆخی موچەمان کرد ڕێکەوتنەکەمان کرد لەگە مامۆستا قسەکانمان ناخۆش نەبوو قسەکانمان هەواڵی خۆشمان هەیە ئینشاءالله پشتیوان بەخوای گەورە گەر هیچ ڕووداوێکی زۆر گەورە لە ناکاو ڕوو نەدات ئیتر ئێمەش چیتر بەرنامە ناکەین لەسەرەوەی ڕێککەون و ڕێک نەکەون ئەوە ڕێککەوتون و بەڵام بەردەوامە بین لەوەی کە فشار دروستکەوەندەی پێمان بکرێ بۆی لە کاتی خۆیان موچە بێ و ئینشاءالله موچەش دێت و ئینشاءالله ڕۆژانی داهاتوو هەواڵەکان خۆشتری شەبن و جیرفانەکانیش گەرم و گورترە بن. سپاس دەکەم. پشتیوان بەخوا. ئێوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە.